لە هاوڕێیان سڵاو لە ئازادی خوازان هاوڕێیان وەک لای هەمووان ڕوونەکە باشووری کوردستان لەژێر دەست و لەژێر سایی هەردوو دەسەڵاتی جوود بنەماڵی گەندەڵی یەکێتی و پارتی هەر ڕۆژە و بسێکی لێ دەفرۆشێت و داگیر دەکرێت. یەکێک لە کارە هەرە لە پێشینەکانی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بریتە لە نۆکەری و کلکایەتی بۆ بێگانە. پارتی دیموکراتی کوردستان وەک چۆن و لە پێشتر کە مەلا مستەفای ڕابەریان پشتی کردە قازی محەممەد و دەوڵەتەکەی و قازی و هاوڕەکانی فرۆش بە دەوڵەتی ئێران، هەروەها لە سیوێکی ئابی ساڵی 1996دا هەر هەمان حیزب کە نۆکەری بۆ سەدام حوسێن و هێزە عێراقیەکان کرد و هێنایە ناو هەولێری پایتەخت و پەرلەمان. هەر بە هەمان شێوەش لە زۆنی سەوز و یەکێتی نیشتیمانی کوردستان چەندان خیانەتی لەگەل و خاگەکەی کردو و کە وەک پەڵەیەکی ڕەشدیارە لە مێژووی چەپەڵەکەیانەوە. نزیکترین خیانەتی ژیان کە لە 2 هەفتەی ڕابردوو بوو لە 5 هەشتی لە ئاسایشی سلێمانی سەر بە یەکێتی ئازادی خوازانی کوردستان ئازادی خوازی کوردستان بەهزاد خوشتەوی ڕادەسی ئیتلاعاتی ئێران دەکاتەوە و جابەڕاستی هاوڕێیان من ڕقنێکی لە دەوڵەتی فاشیستی تورکیا بگرم کە ئێمە دەسەڵاتە کوردەکەی خۆمان ئەوەنە نۆکەریان بۆ بکات، بۆیە بەڕاستی دەبێت کاری لە پێشینەی ئێمە بریتی بێت لە ڕووخان و دروستنەوەی دەسەڵاتی پارتی وێکێتی بۆ پاراستنی خاکی کوردستان و چیتر ڕێگە نەدرێت دەسەڵاتی فاشیستی تورکیا چالاکی سەربازی لە کوردستان ئەنجام بدات و جورئەت بکات بێتە سەر خاکەکەمان. زۆر سپاس.